ساڵتان لەبێ خۆشەویستانم ئەمێوارەیەش گەڕینەوە بۆ خزمەتان لەگەڵ هاوکارم ئەلەند سڵاو لەبێت تۆ ڕاستان تۆچمەنی تەندروستی چۆنە من زۆر باش سڵاو لە بینەرە خۆشەویستەکانمان دووبارە گەڕینەوە وڵاتان لە بەرنامەکەی خۆتان بەرنامەی کورسات تەندروستی بۆ ئەوەی کە باسی کۆمەڵێک باس و خواسی ترتان بۆ بکەین لەسەر تەندروستی هەمومان بەگشتی جا ڕاستان بابەتی ئەم ڕۆمان زۆر گرنگە. بڵێ جالین ئەلەند پێش ئەوەی بڕێنە لای بابەتەکە پێم بڵێ جەو چۆنە ئەمڕۆ بەگشتی کەشوها زۆر خۆش بوو بەڕاستی کەشوهایەکی فێنک بوو و لەگەڵ یاتیشکی خۆر بە دەرەوە بوو و بارانی باریاتۆزە خۆشترە بوو. ئەی ماشەڵڵا ئەو بارانە زۆرەی دوێنێ و ئاگا لێ بوو زۆر لە عەسرەوە تا شەویش بارانێکی زۆر باری شانسی لیندا ویسم باسی لینداکەم بۆیە ناوی ئەوم بەسەر دەما هاو شانسی لیندای داما و ئاهەنگی گواستنەوەی هەبوو پیرۆزی بێ لێرەوە ئیشەڵڵا هەر لە خۆشییا بن و پیر و خڕۆ بن بەیەکەوە ژیانێکی خۆش بەیەکەوە بژین شانسی ئەو بارانە زۆرە باری نەیتوانی ڕسمی جوان بگرێت خەیناکە هەر خۆش بوو ئاهەنگێکی خۆش بوو یوادارین هەر لە بەختەوەریا بن و پێک پیر و خڕۆ بن. جا ئەلەند خۆی لە کللتوری ئێمە دوێنێ باسی وەرزشمانە کرد باشە لە کللتورە جوانی ئێمە ئەوەنە کللتورەکەمان ئەوەنە جوانە گوێیان بە هەموو شتەیەوە ینی بیر لە هەموو شتێ ئەەکەنەوە جایەکێ لە کللتورە جوانەکانمان لە ئاهەنگ و لە سەیران و لەم شتانەیە ئەم هەڵپەرکەیە یەک ڕیزەیەکە ئەیگرین و هەمویان بەیەکەوە هەڵەپەڕن دەست لە ناو دەست کە ئەمە خۆی بۆ خۆی وەرزشکردنێکە بۆ خۆی جا ئەلەند ئێمەش دوێنێ ئەوەنە هەڵپەڕین پێیسمان بە وەرزشکردنی دوێنێ نەبوو دوێنێ بەشی یەک هەفتە وەرزشمان کرد ئەرەوەڵا بەڵام خۆش و هەم ئەو جوڵانە بەڕاستی بەسوودە بۆ جەسە من زۆر بەلامۆ سەیرە ئەکرێ هەم بۆ ئارامیەکی دەروون هەم وەرزشێک هەم بۆ کات بەسەربردنێک زۆر ئاسایە بە هەموو ڕۆژێ ئەم شتە هەبێ نەکەم و ڕۆژێک بەڵام جار بەجار کەسەکان لەناو خۆیان ئەم شتانە دووبارە بکەنەوە چکار بێگومان هەڵپەرشی کوردی پێشتر هەواڵیشمان لەسەر ئامادە کردووە یەکێکە لە وەرزشە زۆر تەندروستە. بەڵێ جا بۆیە لە کللتورە جوانی ئێمەشا جێگەی بۆتەوە بەدڵنیایەوە لە هەر سەیرانێک و هەر ئاهەنگێکا کە هەمانە بەدڵنیایەوە بەبێ هەڵپەرکێ و بەبێ هەڵپەرکێ جوانە کوردەوارەکەی خۆمان ناڕوا بەدڵنیایەوە ڕاستان تۆ جوانی شادەپەڕی بەسەخەم چاو جوانە جا ئەلەند ئەمڕۆ باز چێگەین ڕۆ باز دەوالی قاچەکەین بابەتە سەرێکەکەمان باز لە دەوالی قاچەکەین دەوالی قاچ چییە کێنەوە کەسانی کە تووشیە بن و هۆکارەکانی چیە و بۆچی تووشیە بن و مەترسیەکانی چییە ئەمڕۆ بەدڵنیاییەوە بەگشتی باز لەواکەین و پسپۆری تایبەتمان لەگەڵ بە بابەتەکە لەسەر ئەمە ئەدوین بزین ئەگەر کەسێک دەوالی قاچی هەبێ پشتگوێی بخا مەترسیەکانی پشتگوێخستنی ئەم دەوالیە چییە بەدڵنیاییەوە زۆر بابەت هەیە باسکرێت زۆر مەترسی هەیە لە دەوالی قاچە باسکرێت کە لەوانەیە کەسەکان لە سەرەتاوە هەستی پێ بکەن چەند نیشانەیەکی سەرەتایی هەیە هەستی پێ بکەن بەڵام پشتگوێی بخەن بەدڵنیاییەوە پشتگوێخستنی هەر حاڵەتێک و هەر هەستپێکردنێکی سەرەتایی زیانە پێ ئەگەێنێت و حاڵەتەکە و قورسرەکات و ڕێگەشتن و واتە گەیاندن بە چارەسەرێک کەمترەکات و قورسریەکە بەدڵنیایەوە جا لەندووکو هەموو ڕۆژێک کۆمەڵی هەواڵ و بڕگە و بابەتی تایبەتمان ئامادەیە و یەکەم هەواڵیشمان تایبەتە با دەوالی قاچ جا بە زانیایی زیاتر وەرگین لەم بارەیەوە فەرموون. توێژینەوەیەکی نوێ و بەرفراوان کە لەلایەن زانایانی زانکۆی جۆنز هۆپنکنس و سنتەری پزیشکی مایۆ کلینیکەوە ئەنجام درراوە زانیاری نوێ و گرنگ لەسەر نەخۆشی دەوالی قاچەکان دەخاتە ڕوو کە هیوا بۆ ملیۆنان کەس دەگەڕێنێتەوە. ئەم توێژینەوەی بۆ ماوەی 12 ساڵ لەسەر زیاتر لە 200,000 نەخۆش ئەنجام درراوە دەریخستۆ کە پشتگوێخستنی نیشانە سەرەتایەکانی وەک قورسی قاچ و دەرکەوتنی دوو لە خوێنە شینەکان دەبێتە هۆی تێکچوونی سیستەمی گواستنەوەی خوێن لە تەواوی جەستەدا. جا بە گوێرەی ئەنجامەکان ئەو نەخۆشانی لە قۆناغی سەرەتایی و لە ماوەی کەمتر لە ساڵێک پاش دەرکەوتنی نیشانەکاندا دەست دەکەن بە وەرگرتنی چارەسەرە نوێەکانی وەک لەیزەر و ڕێخستنەوەی شێوازی ژیانیان ئەگەری چاکبوونەوەیان و ڕێگریکردنیان لە برینی قاچ بە ڕێژەی لە سا هەفتە زیاتر دەکات. زانایانی زانکۆکە ئاماژە بۆ دەدەن دەوالی حاڵەتێکی ڕواڵەتی و سادە نییە وەڵکو نیشانەیە بۆ لاوەزبوونی دیواری لوولەکانی خوێن کە دەکرێت کاریگەری درێژخایانی لەسەر کۆندامی سوڕانی خوێن هەبێت. ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی نیشانی دەدەن کە لە ئێستادا زیاتر لە هەر 4 کەسێک یەکێکیان بەدەست جۆرە جیاوازەکانی دەوالیەوە دەناڵێنن ئەمەش بەهۆی گۆڕانی شێوازی ژیان و کەمبوونەوەی جوڵەوەیە. پزیشکانی مایۆ کلینیک جەخت دەکەنەوە لەوەی ئەنجامدانی چالاکی جەستەی ڕۆژانە بە تایبەتیش ڕۆیشتن
لەگەڵ بەکارهێنانی گۆرەوی گونجاو و سیستەمی خۆراکی دەوڵەمەند بە ڕیشاڵەکان دەتوانێت خێرایی چاکبوونەوە و کەمکردنەوەی ئازار دووهێندە بکات. دوجاریش ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژە بەوە دەکات کە ئەم نەخۆشیە ئەگەر چارەسەر نەکرێت دەبێتە هۆی پەککەوتنی مرۆڤ لە کارکردنی بەردەوام بەهۆی ئازاری زۆر و هەوکردنی پێستەوە. زۆر باشە دوو خاڵی زۆر گرنگ کە لەم هەواڵەیە بەرگوێمان کەوت ڕاستانیەکیشیان ئەوە بوو کە هەرگیز نیشانەکان پژوێ نەخین لە نەخۆشیێکی وەکو دەوالی کە ڕەنگە ئەو کەسانی زانیاریان لەسەری نەبێت پێیان وابێت تەنها شینبوونەوە یاخود کەمێک ئاوسانە یاخود وابزانن کە ماشی بەدوانیە یاخود کێشەی تەندروستی تری بەدوانیە کە دواتر لە هەواڵەکانی تر و لەگەڵ پسپۆڕە باسی کێشەکانەکەین گرنگە کە لە هەر کاتێکان نیشانەکان دەرکە و پژوێ نەخێت و دووەم هەواڵ وەک پێشتریش باسمان کرد ڕۆشتن بە پێ و جوڵە و وەرزشکردن بێگومان تەنها وەرزشکردن تەنها کاریگەری لەسەر قەڵەوی و لەسەر داوەزینی کێش و ئەو بابەتانە نییە کە گشتین و خەڵک بە زۆری ئەیزانن نەخۆشی دەوالی ژێشێکە لەوانی کە ئەکرێت بە وەرزشکردن چارەسەرەکەی زۆر خێراتر ببێت. جاءلان وەک خۆشە باسە کرد دەوالیەکێکە لەوانی کە هۆکارەکانی هۆکارە سەرەتایەکانی ئەوەیە کە ئەو مولولانە و ئەو دەمارانی کە لە قاچمانە هەیە هەڵئا ئاوسێن جا بە هۆکارە جیاوازەکان هەیە کە وەک لە هەواڵەکە باسمان کرد و دواتریش بەدڵنیایە و باسێکین کە هۆکارەکانی یەک بە یەک چییە بەڵام سەرەکیترین هۆکارەکانی بۆ نمونە ئەو کەسانی کە کێشی زیادەیان هەیە لە جەسا یاخود قەڵەون یاخود بۆ ماوەیەکی زۆر بە پێو ئەمێنەوە ئەکرێت کەسەکە قەڵەویش نەبێ بەڵام ئیشکردنێکی وای هەبێ بۆ ماوەیەکی زۆر بە پێوە بمێنێتەوە هۆکارە بۆی تووشی ئەم دەوالی قاچە ببێت جا یەکەم نیشانەی سەرەتایی کە دەرەکەوێت هەڵئاوسانی ئەو مولولە خوێنانەیەواتە ئەو مولولانەی کە بۆ نمونە ئێمە مولولەی خوێنی قوڵ و ڕووکەشمان هەیە سەتحیمان هەیە ڕووکەشێکە هەڵئا ئاوسێ و لەسەر پێستەکەەوە دەرەکەوێت ڕەنەکەی لەسەر پێستەکەەوە دەرەکەوێت جا ئەگەر هەر کەسێک ئەمەی بینی ڕاستەوخۆ پێویستە بڕوا پشکنینی تایبەتی بۆ بکاکە پشکنینی سۆناری بۆەکەن زۆربەی جار بۆەوەی کە دەرکەوێ بزانن ئایا کێشەیەک لە زمانەکانی ئەو مولولانەیە هەیە یاخود کێشەیەک لە شێوازی ژیانی کەسەکەی هەیە زۆربەی جار پشکنی پێشوەختە کە بووی ئەنجام بن سۆنارە بەدڵنیایەوە بەڵام ئەگەری هەیە گۆڕانکاریشی بۆ بکرێ بۆی بزانن کە ئایا کێشە لە زمانەکانە هەیە یان ناوەتە لەمە شەو بۆمان دەرەکەوێت کە یەکێک لە هۆکارەکانی تری ئەم دەوالیە ئەکرێت کێشە لە زمانەکانی ئەو مولولانەیە بێت ئەلەن بێگومان جا مادام هەر باسی زمانەکانمان کرد هەواڵێکمان ئامادەیە لەسەر زمانەکان بەڵام بێگومان ئەو زمانە ناڵین کە خۆمانەی زانین زمانی ناولولەکانی خوێنەڵین ناو خوێنهێنەرەکانی جەستەی ئێمە زمانی تایە ئەم زمانەیە وەکو دەرگاوانێکە کە یارمەتی خوێن ئاات بە یەک ئاڕاستە بڕاتەوە بەرەو دڵ لە ناو خوێنهێنەرەکانە باشینە لایەم هەواڵ زمانەکان یەکەیەکی سەرەکی و گرنگن بۆ درێژەدان بە جوڵەی خوێن بە یەک ئاڕاستە بە نێو لولەکانی کۆئەندامی سوڕاندا لە ئێستادا توێژینەوەیکی هاوبەشی کۆلێژی شاهانەی لەندەن و پەیمانگای نیشتیمانی تەندروستی لە ئەمریکا پەردە لەسەر گرنگی ئەم زمانە بچووکانەی ناولو لە خوێنەکانی قازلا دەدات و دۆزینەوەیکی نوێ دەخاتە ڕوو. تۆژینەوەکە تیشکی خستۆتە سەر میکانزمی کارکردنی ئەم زمانانە و دەری خستووە لاواز بوون و سزبوونی تەنها یەک زمان لە لولەکە خوێنەکانی قاچدا دەبێتە هۆی دروستبوونی کاردانەوەیەکی زنجیرەی و تێکچوونی زمانەکانی دیکەش. زانایان دەڵێن ئەم زمانانە بەهۆی لاوازی زگماشی یاخود فشاری زۆرەوە بۆ نمونە وەستانی ماوە درێژ و قەڵەویەوە تێک دەچن خوێن لە لولەکانی خوێندا کۆ دەبێتەوە و ئەمەش دەبێتە هۆی کشانی دیواری لولەکانی خوێن. ئەم پرۆسەیە سەرەتای سەرهەڵدانی نەخۆشیە مەترسیدارەکانی وەک مەینی خوێنە. تۆژەران ئاماژە بۆ دەکەن زمانەکان بزوێنەری ڕاستەقینەی گەڕانەوەی خوێنن بۆ دڵ کاتێک ئەمانە پەکیان دەکەوێت دڵ ناچار دەبێت فشارێکی زیاتر دروست بکات هەر بۆیە هۆشداری دەدەن سەبارەت بە تێکچوونی ئەم زمانانە چونکە ئەم حاڵەتە تەنها کێشەیەکی بچووک نییە لە قاچدا بەڵکو پەیوەندی ڕاستەوخۆی بە هەوکردنی لولەکانی خوێنەوە هەیە. پزیشکانی پسپۆر لە کۆلێژی شاهانەی لەندەن ئامۆژگاری خەڵکی دەکەن بۆ پاراستنی تەندروستی زمانەکان پێویستە لە کێشی زیادە خۆیان بپارێزن و بەردەوام وەرزش ئەنجام بدەن چونکە ئەم ماسوولکانی قاچ وەک دڵی دووەم کار دەکەن و یارمەتی زمانەکان دەدەن بۆ پاڵنانی خوێن.
دەرەنجامی توێژینەوەکە جەخت دەکاتەوە لەوەی چارەسەری پێشوەختە بۆ چاکردنەوەی کارکردنی زمانەکان دەتوانێت ڕێگری بکات لە نەشتەرگەریە گەورەکان لە داهاتوودا. عزیزانم لەم هەواڵەیە ئاماژەی بە هەواڵێک و بابەتێک و لاینێکی گرنگە لەم بابەتە. یەکێک لە مەترسیە گرنگەکانی پێش درەنگخستنی ئەم حاڵەتە و پشتگوێخستنی ئەم حاڵەتە بریتە لە نەخۆشەکانی دڵ. واتە کاتێک کەسێک دەوالی قاچی هەیە و مولولەکانی خوێنی بە هەر هۆکارێک بێت تووشی هەڵاوسان بووە، ئەگەر بە تایبەتیش هۆکارەکەی هۆکاری تێکچوونی زمانەکانی ئەو مولولەیە بێت بەدڵنیایەوە زیان ئەگەیەنێ بەدڵیشیە. واتە کاریگەریە کاتە سەر دڵی و زۆربەی جار مەترسی جەڵدەی دڵە ئەو کەسەیە زیاترەکە. جا ئەمە یەکێکە لە مەترسیدارەکان، یەکێکە لەو شتا مەترسیانەی ئەگەر کەسێک ئەم دەوالی هەبێت پشتگوێی بخات، یەکێکە لەو پشتگوێ خستنە مەترسیدارانی کە ئەگەری هەیە لە داهاتووترە تووشی جەڵدەی دڵ و کێشەکانی تر و نەخۆشەکانی دڵ بێت. چونکە لە کۆتاییە دڵمانە کە خوێن ئەبەخشێ بە ئەندامەکانی تریجە سەمان و بە ملولەکانی تریجە سەمان. ئەگەر یەکێک لەو زمانانە تێک بچێ بە دڵنیایەوە کاریگەریە کاتە سەر دڵمان وا لە دڵمانەکە زیاتر خوێن بنێرە ببورن بۆ ئەندامەکانی تریجەستە و ئەمەش بە دڵنیایەوە زیان بە دڵمانەگەیانێ لە داهاتوە. زۆر ڕاستاجا هەر لەسەر بابەتی دڵ هەواڵێکی ترمان بەڵمادەیە لەسەر تەندروستی دڵ با پێکەوە بینەریم هەواڵن. لە دۆزینەوەیکی نوێدا کە لە گۆڤاری جاما بڵاو کراوەتەوە، زانایان پەیوەندیەکی بەهێزیان لە نێوان توشبوون بە دەوالی قاچ و مەترسیەکانی سەر تەندروستی دڵ دۆزیوەتەوە. وەیە کە زانیاریە پزیشکەکانی زیاتر لە 9 ملیۆن کەیسی شیر کردوتەوە دەری خستووە ئەو کەسانی دەوالی قاچیان هەیە بە ڕێژەی 5 هێندە زیاتر لە کەسانی ئاسایی لە ژێر مەترسی توشبوون بە مەینی خوێن لە لولە خوێنەکانی قوڵدا کە دەکرێت کاریگەری نەرێنی لەسەر کارکردنی دڵ هەبێت. دکتۆرە ئاریا مۆرگان سەرۆکی تیمی توێژینەوەکە ڕایگەاند دڵ و لولە خوێنەکانی قاچ یەک سیستەم پێک دێنن. کاتێک خوێن لە قاچەکاندا سز دەبێت و بەباشی ناگەڕێتەوە بۆ دڵ، ئەمە بارگرانیەکی زۆر زیاتر دەخاتە سەر ژوورەکانی دڵ. جا توێژینەوەکە دەریشی خستووە. هەوکردنی درێژخایان لە لولە خوێنە فراوانەکاندا دەتوانێت مادەی کیمیایی بڵاو بکاتەوە کە کار لە تەندروستی ناوپۆشی دڵ دەکەن. هەر بۆیە ئەو نەخۆشانی زووتر چارەسەری داوالی دەکەن، ئاستی ماندوێتی دڵیان کەمتر دەبێتەوە و توانای وەرزشکردنیان زیاتر دەبێت. لەلایەکی دیکەوە ڕێکخراوی تەندروستی جیهانی هۆشداری دەدات سەبارەت بە نەخۆشی لولە خوێنەکانی قاچ و لە نێوانیاندا دەوالی و داوا دەکات پاراستنی تەندروستی ئەم لولە خوێنانە وەک بەشێک لە پاراستنی تەندروستی دڵ سیر بکرێت. پزیشکان داوا دەکەن کە هەر کەسێک نیشانەی دەوالی هەبێت پێویستە پشکنینی گشتی بۆ دڵ و فشاری خوێن ئەنجام بدات. لە هەمان کاتیشا دەستپێکێکی سیستمێکی ژیانکردنی تەندروست دەست پێ بکات بە کەمکردنەوەی خوێ و زیادکردنی خواردنەوەی ئاو نەک تەنها لولە خوێنەکانی قاچ دەپارێزن، بەڵکو و کارکردنی دڵیش ڕێک دەخاتەوە لەگەڵیدا. زۆر باشە. هەموو کاتێ وتومانەکە جەستەی ئێمە وەکو کارگەیە کارەکات. ئەگەر بە نمونێ ساباسی کۆندامی سوڕان یاخود کۆندامی خوێن بکەین، ئەوی شەروەکو هاوشێوەی کارگەیە کارەکات کە بنچینەی ئەم کارگەیە دڵە. هەر تێکچوونێک لە بەشەکانی ئەم کارگەیە ڕووبات بەدەر لەوەی کە کاریگەری لەسەر خودی بەشەکە بێت، کاریگەریە کاتە سەر بنچینەکە کە ئەویش دڵە. بەنمونەوەک لەم هەواڵەیە باسمان کرد، هەر تێکچوونێک لە زمانەکانە ڕووبات یاخود لە هەر بەشێکی تری کۆندامی سوڕانە ڕووبات، ئەکرێت بەدەر لەوەی کە تووشی گرفتێکی تەندروستی ئەو ناوچەیەمان بکات. بە نمونە ئەگەر خوێنمەین بێت و لە هەمان کاتە
کاریگەریە کاتە سەر تەندروستی دڵ بۆیە لەبەر ئەوە زۆر گرنگە کە ئێمە تووشی حاڵەتێکی لەم شێوەیە بووین دڵمان لەبیر نەکەین وەک لە هەواڵەکەش ئاماژەی پێ ڕاستان سیستەمی ژیان شێوازی ژیان خواردن هەڵسوکەوتی ڕۆژانە جوڵە ئەمانە هەمووی پەیوەندی هەیە بە کارکردنی ئەم کارگانەی جەستەی ئێمە و بەنمونەوە کەمکردنەوەی خوێ بەنمونەوە بەپێ ڕۆیشتن بەنمونەوە ڕێخستنی سیستەمی خۆراک پێگومان کامەش بە پشکنین و بە ڕاوێژی پزیشکان ئەنجامێت بەڵێ جا لە نوک و خۆشت ئاماژە و پێەیە سەرەکیترین و ئەندامی سەرەکی ئەم کارگەیە کە کارگەکە جەستەمانە بریتێ لە دڵمان ئەندامی سەرەکیە و یەکێکە لە هەر ئەندامە گرنگەکان لە کارگەی جەستەمانە کە بە دڵنیایەوە هەر یەک لە ئەندامەکانی تر پەیوەندیەکی ڕاستەوخۆیان هەیە لەگە دڵمانەوە تا بۆ نمونەگەر باسی گورچی لە بکەین ئەگەر گورچی لەمان کێشەی هەبێ دڵیشمان کێشەی بۆ دروستە بێ ئەوە تا ئێستا باسی داوالی قاچمان کرێگە قاچمانەگە ملو لە خوێنەکانی قاچمان کێشەی هەبێ ئەو کاتە کاریگەری شکاتە سەر دڵمان بە دڵنیایەوە ئەمە ئەوە دەرەخە ئەمە گرنگی ئەوە دەرەخا کە هەر حاڵەتێک لە ژیانی کەسێکمانە دروستە بێت بە کەمی مەزانە پشتگوێی مەخە مەڵی هیچ نییە خۆی چابێتەوە مەڵێ شتێکی ئاساییە و قورسبوونی قاچێکە خۆی چابێتەوە چونکە یەکەم نیشانە و سەرەکیترین نیشانە کە هەستی پێ یەکەم ئەوەیە کە ملولەکانی خوێن لە قاچت ئاوسێت و زیاتر دەرەکەوێت دووەمیشەوەی کە قاچە قورسە بێ بە دڵنیایەوە چونکە هەڵئاوسانی ئەو مولولە خوێنانەیە تووشی هەڵئاوسان و دایلتیشنە بنجا هۆکاری ئەم هەڵئاوسان و دایلتیشنە زۆر هۆکاری جیاوازی هەیە بە دڵنیا ئەمە واکە کە قاچ قورس بێ بۆ نمونە زیاتر کەسەکە لەوانەیە هەست کە قاچی قورسرە ئەگەر تو هەستە بە مەکرد قاچە قورسە لە کاتێکی جیازە پشتگوێی مەخە ڕاستەوخۆ سەردانی پزیشکی پسپۆر کە بە بابەتەکە تایبەت بە بابەتەکە بۆی لەگەڵ قاچیشتا دڵیشە بپارێزی چونکە لەوانەیە بیر لەوە نەکەینەوە بڵین باشە قاچمان لە بەشی خوارەوەی جەستەمانە چ پەیوەندیەکی بە دڵمان هەیە بەڵام پەیوەندیکی ڕاستەوخۆی پێوەیە هەموو ئەندامەکانی جەسەمان پەیوەندیان بەیەکەوە هەیە بە دڵنیایە ڕاستن نووسەرەکان سەیری زیرەکی نووسەرەکان سەیری ئاسی تێگەیشتنیانکە زۆر کات کە هۆنراوەیەک یاخود شارێگە بینین سیرەکەین دڵ وەکو هێمایەکی خۆشەویستی بەکارێت وەکو هێمایەکی سۆزاری بەکارێت لە نێوان دوو کەسە ئەمەش دووبار ئەوە سەرمێنێک کە تەندروستی دڵ چەنێک گرنگە کە ئێمە ئاگامان لە دڵمان بێت بۆیە هەتا وەکو باسیکین هەرکەمە ڕاستە بە دڵنیایەوە جایتر ئەڵێ دڵ هەر دڵیتر دڵ هەر دڵە جالند یەکێکتر لە هەواڵەکانمان باز لەواکەین کە ئەم دەوالی قاچە بێجگەلەوەی کە کاریگەریە کاتە سەر دڵ کاریگەریە کاتە سەر هاوسەنگی جەستەش بەگشتی هۆکارێکە بۆی کە هاوسەنگی جەستە و تێک بە جابا بە یەکەوە زانیاری زیاتر وەرگین لەم هەواڵەوە فەرمون زانایانی زانکۆی ئۆکسفۆرد لە توێژینەوەیکی نوێدا تشکیان خستۆتە سەر ئەوەی کە چۆن تێکچوونی لولەکانی خوێن لە قاچەکاندا دەبێتە هۆی تێکچوونی هاوسەنگی گشتی جەستە. ئەم توێژینەوەیە کە بە بەکارهێنانی تەکنەلۆژیای نانۆ ئەنجام دراوە دەریخستووە دیواری لولەکانی خوێن لەو کەسانی بە دەست دەوالی قاچەوە دەناڵێنن ڕێژەیەکی کەمتر لە پرۆتینی کۆلاجین و ئیلاستینیان تێدایە. ئەمە ژوایان لێ دەکات نەرمی خۆیان لە دەست بدەن و فراوانتر بێت. بەپێی توێژینەوە کە کاتێک لولەکانی خوێن توانای گرژبوونیان نامێنێت فشاری خوێن لە بەشەکانی خواروی جەستەدا بەرز دەبێتەوە. ئەم فشارە بەردەوامە دەبێتە هۆی زەکردنی شلە بۆ ناو شانەکانی دەوروبەر کە دەبێتە هۆی ئاوسانی قاچ و گۆڕانی ڕەنگی پێست. زانایان ڕوونی دەکەنەوە کە میکانیزمی لولەکانی خوێن بەهۆی وەستانی زۆر و شێوازی ناتەندروستی خواردنەوە تێک دەچێت. ئەمەش پرۆسەی پیربوونی لولەکانی خوێن خێراتر دەکات لەگەڵیدا. توێژەران دەڵێن لولەکانی خوێن تەنها بۆریەک نین بەڵکو شانەی زیندوون کە پێویستیان بە ئۆکسجین و خۆراکی بەردەوام هەیە. بەکارهێنانی تەکنەلۆژیای نوێی وێنەگرتنی گەرمی نیشانی داوە کە ئەو شوێنانی دەوالی لێیە پلەی گەرمیان بەرزترا بەهۆی هەوکردنی لولەکانەوە. ئەم هەوکردنە ئەگەر چارەسەر نەکرێت دەبێتە هۆی ڕەقبوونی لولەکانی خوێن و گیرانیان لە داهاتوودا. پزیشکان ئامۆژگاری هاوڵاتیان دەکەن کە بۆ پاراستنی لولەکانی خوێن پێویستە پەنا ببەنە بەر خواردنی ئەو سەوزە و میوانەی دەوڵەمەندن بە جێ ئۆکسانەکان وەک بیبەر، سەوزەوات و گەڵاتۆخەکان. هاوکاتیش جەخت لەوە دەکەنەوە کە ساردکردنەوەی قاچەکان بە ئاوی سارد لە کۆتایی ڕۆژدا دەبێت هۆی گرژبوونەوەی لولەکان و چاککردنەوەی دووبارەی سووڕی خوێن. ئەمەش ڕێگریەکی سەرەکیە لە تێکچوونی هەمیشەیی لولەکانی خوێن دەکات.
جا عزیزانم لەم هەواڵەشە ئاماژەی بەوەیە کە یەکێکی تر لە هۆکارەکانی توشبوون بەم دەوالیە خواردنی خراپ و شێوازی ژیانکردنمانە لەگەڵ ئەو خواردنانی کە لە ژیانی ڕۆژانەمان ئایخۆین. باسی لەوە کردووە کە بڕێکی باش لە بیبەر و خواردنی سەوزەی گەڵاتۆخەکان بەدڵنیایەوە باشترکردنێکە بۆ ئەم حاڵەتەی کە کەسەکان تووشێ بێ و بەدڵنیایەوە باسیشی لەوە کرد کە لە کۆتایی ڕۆژەکەتا ئەگەر بە ئاوی سارد قاچە ئیسراحەت پێ بکەیت و قاچە بشۆی بە ئاوی سارد هۆکارێکە بۆ گرژبوونەوەی ئەو ماسوولکانی ئەو مولولانەی دەوری قاچە بەدڵنیایەوە چونکە وتمان هۆکاری سەرەکی هەڵئاوسان و بڵاوبوونەوە و کشانی ئەو مولولە خوێنانەیە بەڵام تۆ بە ئاوە ساردەکە دووبارە ئەم مولولانە گرژەکەیتەوە ئەلە دەست خۆش ڕاستان جا ئێمە هەر کاتێک بابەتێکی تەندروستی هەڵەبژێرین هەوڵەدین کە بابەتێک بێت پەیوەندی زۆر هەبێ بە ژیانی ڕۆژانە و پێویست بکات کە زۆرترین زانیاری لەسەر بدرێت بەرمە دەوالی زۆر کات هەر لە ناو خێزان خزم و کەسوکاری خۆمانە ئەبیستین کە کەسێک دەوالی هەیە بۆیە ئێمە ئەمڕۆ دەوالیمان هەڵبژاردووە جا پێش ئەوەی کە بچینە لای پسپۆڕی تایبەت بە بابەتەکە کۆمەڵێک ئامارمان ئامادەیە وەکە جارێکی ژووتومانە ئامارەکان گرنگن تا ئێمە بزانین تا چ ڕادێک ئەم نەخۆشیە پێویستە بایەخی پێ بدرێت بچینە لای ئامارەکانمان. جا ئەلەند ئامارەکان باز لەواکە کە دەوالی قاچ نزیکەی لە سا 25 کەسانی پێگەشت و حاڵەتەکان هەیە واتە لە ژیانە لە سا ئەو کەسانی کە پێگەشتون لە سا 25 ئەو کەسانە تووشی ئەم حاڵەتە بە نزیکەی یەک کەس لە 4 کەس ڕێژەیەکی بەرزە بە دڵنیایە و ئەو مەترسیانەشی کە باسمان کرد مەترسی زۆری هەیە ڕاستە لەوانەیە پشتگوێ بخرێت لەوانەیە بە شتێکی کەمی بزانرێ بەڵام زۆر مەترسی هەیە کە دواتر لەگە پزیشکی پسپۆر بە بابەتەکەشا یەکە بەیەکە مەترسەکانی باسەکەین وەکە خۆشە ئاماژە و پێ ئەلەن جا مەترسی حاڵەتەکە لەگەڵ هەڵکشانی تەمەنە بەدڵنیایەوە زیاترەکە لەگەڵ چوونە ناو تەمەنەوە حاڵەتەکە خراپترە بێ ئەگەر تۆ بۆ نمونە لە تەمەنێکی گەنجی تا هەست بەم حاڵەتە بکەی بەڵام وردە تەمەنە بەرەوسەرەوە بچێ وردە حاڵەتەکە و خراپترە بێت و مەترسەکانی خراپترە بێ وەکو یەکێ لە مەترسەکانی باسمان کرد زیانی هەیە بۆ دڵمان زۆر زیانی تریشی هەیە دواتر بە وردەکاری باسەکەین جا یەکێکی تر لەوانە زیاتر کاریگەریە کاتە سەر خانمان بە بەراورد بە پیاوان ئەلەن با تۆزێ ئەمە ڕوون بکەینەوە بزانین بۆچی خانمان زیاتر تووشیە بن بەراورد بە پیاوان خانمان تێکچوونی ئاسی هۆرمۆنەکانیان بەرزبوونەوە و داوازینی ئاسی هۆرمۆنەکانیان بە تایبەت دوو هۆرمۆنیان هەیە ئیسترۆژین و پرۆجسترۆن ئەم دوو هۆرمۆنە کاتێک بۆ نمونە لە کاتی دووجانیە باسی دووجانی بکەین کاتێک کە کەسێ خانمێک دووجانە بێ ڕێژە و قەباری خوێن لە جەستەیە زیاترە بێ و پێویستی بە ڕێژەیەکی زیاتر هەیە جا بەمەش هۆرمۆنی ئیسترۆژین و پرۆجسترۆن لە جەستەیە کارە ئەبێ بەم شێوەیە دیواری مولولەکانی خوێن تەنک ئەبێتەوە و تەنکە بێت و لاواز ئەبێ ئەو کاتە بەرگەی تێکشکانە ناگرێت و ئاسانتر تێکەشکێ و بەم لاوازیەشی زیان بە مولولەکانی ناو زیان بە زمانەکانی ناو مولولەکانە گەیەنێت وەک ئاماژەشمان پێ یەکێک لە هۆکارەکانی تری ئەم دەوالیە تێکچوونی ئەو زمانانەیە کە لە ناو مولولەکانی خوێنە هەیە بەدڵنیایەوە ئەم تێکچوون و بەرزبوونەوەی ئاستی هۆرمۆنەکانی ژێکێکە لەوانی کە دیواری ئەم مولولەیە تەنکتر و لاوازتر ئەکات و بەدڵنیایەوە دوایش زیان بە زمانەکە ئەگەێنێت هۆکارە بۆ تێکچوونی زمانەکە لەگەڵیدا جایەکێکی تریش لەوانی کە ئەلەند لە خانمانە زیاتر هەیە خانمان زیاتر بە پێوە ئەوەسن لەوانەیە لە ژیانی ڕۆژانەیانە زیاتر ئیشکردنیان هەبێ بە بەراورد بە پیاوان لەوانەیە پیاوان لە شوێنی کارەکەیانە زیاتر دابنیشن بەڵام خانمان زیاتر بە پێوە بن ئەمەش هۆکارێکە بۆ ئەوەی کە تووشی ئەم دەوالیە ببن ڕاستان خانمان بەگشتی چەوریەخانەیان زیاترە لە پیاوانیش ئەکرێ ئەوەژێشێک بێ لە هۆکارەکان کە وا بکات خانمان زیاتر تووشی ئەم حاڵەتە ببن وەک ئەزانی کە زیاتر جەستەی خانمان چەوری خەزنەکات لەبەرەوە ئەکرێ ئەوەژی شێبێ لە هۆکارەکان و با ئێمە ئێستا تێبگەین لەوەی کە میکانیزمی پشت ئەم نەخۆشیە چۆنە ئێمە باسی زمانەکانمان بۆ کردن ئێستا لەم وێنەیە بۆتان ڕوونەکەینەوە ئەمە زمانەکانە ئەم پارچەی لای سەهمەکەەوە کە نوکی سەهمەکەی لەسرە ئەمە زمانەکانە ئەم زمانێ وەکو دەرگایەک وایە وەکو دەرگاوانێک وایە کە پاسەوانی هەبێت ئەگەر بەنمونە لە قاچەوە سیر بکەین کاتێک خوێن ئەگەڕێتەوە بۆ دڵ لە خوێنهێنەرەکانی قاچەوە زمانەکانن هاوکاریەکەن لەوەی کە بە یەک ئاڕاستەیە بڕۆت و ئەو خوێنە نەگەڕێتەوە بۆ کاتێک ئەم زمانانە تێک بچن یان لاواز ببن ئەبێتە هۆی ئەوەی کە خوێن بەرەودووەوە بگەڕێتەوە واتە لە کاتی ئاسای خۆی خوێن بۆ سەرەوە ئەڕوا لە قاچەوە لەو حاڵەتەیە خوێن بۆ خوارەوە گەڕێتەوە ئەمەش ئەبێتە هۆی ئەوەی کە خوێن لەو شوێنەیە کۆ ببێتەوە کەڵەکە ببێت ئەمە ڕێکاوشەوی ئەوە وایە کە تۆ بێت میزەڵانێ فوتێ بکەی چۆن میزەڵانێک ئاوسێت لە هەمان کاتە ئاوسان لە خوێنهێنەرەکانی ئەو شوێنەیە ڕۆیات و ئەبێتە هۆی ئەوەی کە لە ناو پێسا وەک شینبوونەوەیەک دیار بێت کە پێی ئەوترێت دەوالی ڕاستان لەمە شتێکی تریشمان بۆ دەرەکەوێت
خی گەورە ئێمەی بە جۆرێک دروست کردووە کە بچووکترین وردەکاری نەپەڕاوە لە جەسەی ئێمە و بیری لێ بکەرۆ زمانەیە کە بە چاو نابیندێت چۆن یارمەتی ئێمایە کە جەسەمان بە تەندروستی بمێنێت وەرتێک چوونێک لەم ئەندامان و لەم بەشانەی جەسەیە بێگومان گرفتێک دروستەکە بەنونەکەم ئەمڕۆ باسی دەوالیەکەی جالان بەدڵنیا و خۆشە ئاماژە و پێچە ئەو کاتێک کە ئێمە زیانیان پێناگەێنین ئەوان بە بێدەنگی و بەبێ ئەوەی هیچ منەتێ بەسەر ئێمە بکەن ئیشی خۆیانەکەن بەڵام هەتا ئەو کاتی کە شێوازی ژیانی ئێمە کاریگەریە کاتە سەر تێکچوونێک لە تێکچوونەکانی ئەوان ئیتر خواردن بێ شێوازی کارکردنمان بێ زۆر کەمی وەرزشکردن و زۆر بە پێوەستان و قەڵەوی و زۆر زۆر هۆکاری تر هەیە کە دواتر ئەمانەوەی لەگە پسپۆری تایبەت بە بابەتەکەیە باسیکەین. جازیزانم بەگشتی باسی دەوالی قاچمان کرد بەڵام ئەمانەوێت زیاتر بچینە ناو بابەتەکەەوە زیاتر مەترسەکانی توشبوون بەم حاڵتە بزانین بەڵام پێویستمان بەوەیە پێشەکی بچینە لای وچانێکی کوردوەرەگرین و دواترینەوە وڵاتان لەگەڵ پزیشکی پسپۆر بە بابەتەکە ئەدوین و پرسیارەکانمان ئاراسەکەین بەڵام بچینە لای وچانێکی کورت و ئەگەڕێنەوە وڵاتە. دوبارە ساڵتان لەبێ ئەزیزانم جا بۆ ئەوەی بەورد و درشتی بچینە ناو بابەتەکە و تەواوی پرسیارەکانمان ئاراسەی پسپۆری تایبەت بە بابەتەکەکەین بۆ ئەمە بەستەش میوانداری زۆر بەڕێز و پسپۆری تایبەت بە بابەتەکە دکتۆرە دێژین فایق سۆڵۆیی دکتۆرە زۆر بەخێر بێ پسپۆری نەشتەرگەری سنگ و دڵ و بۆرەکانی خوێن زۆر خۆشحاڵ بن دکتۆرەیان زۆر بەخێر بێ دکتۆرە ئەمەوێ لەوە دەست پێ بکەم باسێکی ئەومان بۆ بکەی دەوالی قاچ چییە و چێن ئەو کەسانی لە مەترسی توشبوون بەم حاڵەتەیان. دەوالی وەکو خۆشتان ئاگادار بووم زۆر بە جوانی شەرحتان کرد نەخۆشی بۆریە خوێنهێنەرەکانە نەخۆشیەکە لەو سەمامانیان ئەو زمانانی کە لەو بۆریە خوێنهێنەرانەیە و شل ئەبنەوە تێک ئەچن ئەمە وا کاکە خوێنهێنەرەکانمان چکەمە دوو جۆ بۆری خوێنمانێ خوێنهێنەر و خوێنبەرەمە نەخۆشی خوێنبەر نیە خوێنهێنەرەکانمان تووشی کشان و گەورەبوون ببن یان حتاگەر نەشکشێت ئەو سەمامەکەش لەبێتەوە ئیشی خۆی بە مەزبوطی ناکە خوێنهێنەرەکە وەکو ئەوەی بڵێن کێ معرەزە تووشی دەوالی بێ خۆی لە حقیقەتە سەبەبی ئەسلی و ڕاستەقینی دەوالی DNA کۆدێکە لە DNA کەسەکانە ئەم کەسەکە لە دایک بێ ئەگەر ئەم کۆدەی هەبێ ئەوە معرەزە کە تووشی دەوالی بێ لە حیاتە و بە ویراسە ئەگوێزرێتەوە لە ناو ئایلەیە زۆر ئەڕوانی زۆر بکات ئایلەکان هەموو ئەندامەکانی ئایلەکە هیانە لە دایکۆیان لە باوکە بۆ مناڵەکان ئەمێنێتەوە بەڵام ئەتوام بڵێم چەند شتێک وایە کە دەوالیەکە زووتر دەرکەوێ یان ئاڕازەکانی خراپتر بێ وەکو حمل لە ئافرەتە ینی حمل سەبەب نییە بۆی ئافرەتێ تووشی دەوالی بێ بەسەگەر ئافرەتەکە خۆی کۆدەکەی هەبوو بێت و دەوالیەکەی لە ژێرەوە بوو بێ پێڵین دەوالی شاراوە ئەمەی کە هەبوو بێت لە ژێر پێستی قاچەکە و بۆرێ خوێنەکانی شل بوو بێتنەوە و کاکە لە کاتی حملە هۆرمۆناتی کاتی حملەکە زۆر دەریخا بووی هەر کەسێ زۆر بە پێوە بۆستیان زۆر دانیشێ تەمەەن ئەمانەوەکەن کە کەسەکان معرەز بن بۆی کە دەوالیەکان زیاتر دەرکەوێ یان زووتر دەرکەوێ دەستۆش باشە دکتۆرە بەدەر لە شین بوونەوە ئاوسان کەسێک چۆن بزانێت کە دەوالی هەیە ئەکرێت بێجگە لەم نیشانانە نیشانی ترمانە بێ بەڵێ وەلو بەداخەوە نەک هەر لە سلێمانیا لە هەموو عالەمە دەوالی بە مشکلێکی جوانکاری داندێ ئەبزان من ئەوە 3-4 ساڵە دکتۆری قستایم بە بەرداوم لە هەموو مقابلێ لە هەموو دانیشتێکە باسێواکە مەڵم دەوالی کێشێکی جوانکاری نییە یەکێک لە هۆکارە هەرە باوەکان و ڕئیسەکانی ئازاری قاچ بە تایبەت پووزی قاچ و بنی پێ دەوالیە لەبەرەوە ئاڕازی با بڵێن قاچ ناڕەحەتی لە قاچە گرژبوونی ماسوولکەکان لە پڕ بە تایبەت لە کاتی خەوە کازارێکی زۆر بەقۆ دروستەکە سڕبوون مێرولەکردن گەرمبوون قاچ قورس بوون تون بوون هەموو ئەمانە ئاڕازی دەوالین و شەرت نییە کەسەکە هیچ بە قاچیەوە دیار بێت یعنی شەر نییە ئەم قاچی هەمووشین بوو بێتەوە یان دەماری با بڵێن وەکو خەڵکە لە دەماری بەرز بوو بێتەوە و دەرپەڕی بێ نەخۆشە هیچ شتێکیش بە قاچیەوە دیارنیە بەس قاچی ئاوساوە نەخۆشە هیچ شتێ بە قاچیەوە دیارنیە بەڵام قاچی زۆر ناڕەحەتە زۆر هیلاکیەکە و هیلاکی دەوالی عامەتەن لە شەوانە ینی لەو کاتە کە نەخۆشەکەی وێ دانیشە و ئیسراحەتکە چونکە هەتا جوڵەکەیت هەڵسو کەوتکەی ئەو ماسوولکانی لە پووزی قاچە هەنووپیانەڵین دڵی دووەم ئەم ماسوولکانە بەشێکی زۆرم خوێنە ئەگەڕێنەوە بەس کە دائنیشیت و ماسوولکەکان ناجوڵە لەبەرەوە ئەو کاتانە زیاتر هەست بە ئاڕازەکانێکی
باش دکتۆرە وەک خۆت ئاماژە و پێە زۆربەی جار ئەو کەسانەی کە تووشی کێشەکانی دەوالی ئەبن لە شەوانە زیاتر هەز بە ئارازەکانەکەن بەڵێ لەوانەیە کەسەکان هەڵە تێگەشتێکیان بۆ دروست بێت کەوا تێگەشت بێتن ئەمە هۆکارەکەی هیلاکیە هۆکارەکەی ئەو بێکە لە ڕۆژەکە ئیشێکیان کرد بەعکسەوە ئەو کەسانی کە شلبوونەوەی بۆری خوێنیان هەیە ئەو کەسانە کە ئەم خوێنهێنەرانیان شل بۆتەوە دایمەڵەن هەتا هەڵە سوڕێن ئەیبمان نییە بەس کە شەومانێ دانیشتن جا ناڕەحەتی دەست پێکەیان لە ناو جێگە و یەکێک لە ئارازە باوەکان کە زۆر ئیهمال ئەکرێ حتا لە ناو چینی پزیشکانیشا چییە گرژبوونی ماسوولکەکانی قاچە کە لە پڕ قاچیان ئازارێکی زۆر بەقوەتی پیا لە پوزی قاچا لە ڕانە و گرژە بەیان ئیتر خەڵکی خۆمان هەرێک و بنوایە تابیری لێکاڵە جەڵتی قاچ لێ یامەڵێ مارێ هاتە ناو قاچمەوە ئەڵێ لە پڕ قاچم شەلەلەکە لێ یا ئەو شەلەلەم بۆیە و لە پڕیەت و نامێنێ دوایی هەرێک و بنوایە تابیری لێیە بەڵام ئەمە گرژبوونی ماسوولکە و یەکێکە لە ئارازە باوەکانی دەوالی دەستۆش دکتۆرە باسی وت کردکەوتە بۆ ماوەیە نەخۆش بۆ کەسێک کە ئەم ژیناتەی بۆ بگوازرێتەوە چۆن پارێزگاری لە خۆی بکات یاخود با بڵێن ئەو هۆکارانە چینکەوا کات زووتر تیا دەبکەوێت و خراپتر بێت خۆی ئەگەر هەر قاچەکەی ئەگەر ناڕەحەت بێ یان هەرچ نیشانەیەکی بەسیتی دەوالی تیا دەرکەوت وەکو بۆرێ خوێنە جاڵجاڵۆکەیەکان ئەوە ئەو کاتە زوو بێ بەدەمیەوە حەلیکە ئەمە باشترین شتە بیکات دووەم شت کەسەکان ینی ئەو شتە مهمە هەنێ تەوعیەی خەڵک بکەینە سەر دەوالی مەسەلەن شەر نییە بەتەمەنبی ئەوەی کە باوە لە مجتەمەعی خۆمانە ئافرەتێکی بەتەمەن کە زۆر سکی کردووە یاڵا تووشی دەوالێبی ئەگەر بە پیا زۆربەی کەس بەتابەت لەناو ئەو چینانی کە لە سەر و 6 ساڵانەکە بڵی دەوالیتە بە ڕەنە بە ئیهانەش وەری بگرن خۆ من ئافرەتیم خۆ مسکم نەکرد بۆچی پێمەڵی دەوالیتە ئاوا خۆیان بەغەڵەت تێگەشتون بەڵام ئەو کەسانی کە لە عیلەکانە دەوالی هەبێ هەم بێن فەحسێکی سۆنەرە بیکەن ینی بە دوای دەوالیەکان نابڕۆن هەمیش بە پێڕۆشتن یان با بڵین ڕاضە هەر ڕاضێ کەوا بکە ماسوولکەکانی پوزی قاچ کە پیانەڵێن دڵی دووەم ئاکتیڤ بن و بکەونە ئیش ئەگەری دەرکەوتنی ماکەکانی دەوالی زۆر کەمەکاتەوە بەرەو بە پێڕۆشتنیش دایمێکێکە لە هەرە بەسیترین ڕاضە و نەپارێ ئەوێنە قاعەیەنە هیلاکێنە کاتێکی محەدەدەوێت توانێت هەر لە ناو ماڵەکەی خۆشیە بم دایم بە نەخۆشەکانەڵێ مەڵم لە ناو ماڵی خۆشتان نابێ ساعت بگرەرە و بەلانی کەم 40 دقیقە بۆ ساعتی پیاسە بکە بەڵێ دکتۆرە ئەمەژە بەوەیە کە پشکنینی پێشوەختە باشترین شتە ئەگەر کەسەکان پشتگوێی بخەن ئەم مەترسیە پشتگوێ بخەن مەترسیەکانی پشتگوێ خستنی ئەم حاڵەتە چییە؟ دەوالی نەخۆشیێکی مزمینە و دوو بەشیشە بەشێکی نەخۆشیە بەشێکی جوانکاریە ینی ئەوەی کە بە چاوی بینین دایم لە قاچەکە چێتە قاڵبی تەجمیلەوە و دەلالەتە بۆ نەخۆشیەکەی کە لە ژێرەوەی نەخۆشیەکە شلبوونەوە بۆ ڕێخوێنانێ ئەم حاڵەتە مزمینە کەمبوون و وەستانی نییە یعنی بە هیچ شێوەیە کەم ناکە هەر زیاکە هیچ شتێک نییە بیکەی کە ڕێگری بکەی مەسەلا هەر ئەگەر ئەتوانی دوای خەی زیابوونەکە هەر ئەتوانین دوای خەی بە لە پێکردنی گۆرەوی دەوالی و بە پێڕۆشتن بەڵام حەلی ناکە ئەمانە حەب دەرمان مەڵحەم کرێم ئەو هەڵە تێگەشتە باوانی کە هەیە کەڵە شاخ و کرمیزەر و دەرزیەکی پیاکەم خوێنە پیسەکە هێنمە دەرەوە و خوێنی پیس و ئەمانە هیچی ئەسڵ و ئەساسینی و ئەسڵەن ینی هیچ حەبێ نییە ئەم بۆرێ خوێنەش لەو بۆ تون کاتەوە هیچ کرێمێ نییە لای با هیچ خەڵکم بینیوە 500,000 ناوە بە 2 کرێم بۆی کە قاچیان چاکەنەوە مەسەلەن شیوە ئەسڵ و ئەساسینە یان سرنجەکەن بە قاچیانەوە خوێنە پیسەکە دەرێنین کرمی زەر و کەڵە شاخەکە عینەش زۆر باوە لای خۆمان حتا لە ناوجەرگی سلێمانیشا زۆر باوە ئەمانە هەمووی هەڵە تێگەشتن لە چارەسەری دەوالیە بۆیە تۆ ئەگەر حەلی نەکەی ئەم نەخۆشی و هەرزیاکە ئەگەر ئافرەتێکیان کەسێک حتا لە پیاویشە زۆرمانەیە خەمیشکڵی قاچیان ئەگەر خەمیشکڵی قاچەکەشیان بێ ئەمە دوایی ئیشی جوانکاریەکەی زۆر قورسەکە هەتا بێ قاچەکە تێکەچێ و جاری وایە دەوالی ئەبێتە هۆی ئەوەی کە پەڵەی ڕەش و قاوەیی لەسەر قاچەکە دروست بێ و لە ئاخر دەرەجەی دەوالیشە حاڵەتێکمان هەیە کە دەرەجە 6 دەوالی پێڵێن پێستی قاچەکە ڕاقە بێت وەکو تەختەی لێ ڕەشە بێ شتێکە بەڕاستی ئەترسی سەیریکی و ئەم حاڵەتانە زۆر باون بالمناسبە ڕاستە باشە دکتۆرە قەڵەوی چۆن کاریگەریەکە دەسێت قەڵەوی وەکو خودی خۆی بڵێ قەڵەوی تووشی دەوالی تەکە یان شتێکەکان بەس کەسێکە قەڵەو بێت جوڵی کەمە هەڵبەتە ڕاضە ناکە هەر ئەوە نێ کەسە قەڵەوەکە تەمەڵ بێت ئەگە بەس ئەوە نەبڵێ
ئەیناوەکو بڵێ قەڵەوی تووشی دەوالیکەوە ناتوانانی با بڵێ. دکتۆرە باسێک لەوە بکەین لە هەواڵەکانە باسی ئەومان کرد کە ئەو کەسانەی زۆر بە پێوە ئەبن زیاتر کاریگەری و ئەگەری ئەویان هەیە تووشی ئەم حاڵتە بن. بۆ نمونە کەسێک ئەگەر سەرتاشەکە بە بەردەوامی کارەکەی بە پێوە زۆر دەرەکەوێت بەڵێ شاگردی ئەوانی لە مەطعەمایشەکان لە ناوچینی مامۆستا دەوالیەکەی هەبێ بێ حەلی کە لەبەروی ئەلحەمدولیلا دەوالی نەخۆشیەکە حەلی هەیە نسبەی ئەگەر بە مەزبوطی بکرێن نسبەی نەجاحەتی زۆر باشە حەلەکەی حەلی بکات ئەگەر نا لە پێکردنی گۆرەوی دەوالی و ئەو کاتانی کە لە کاتی باڵێن کە تۆ لە ئیشا زۆر بە پێوە وەستاوی هەوڵ بی لە ڕێستا لە برێکەکەیە هاتوو چۆ بکەیت هاتوو چۆ گۆرەوی دەوالی هیچ شتێکی کەنیەکە بیکەن ئەگەر توش نەبوو بێ بێوێ خۆی پارێزە پێویستی بەوەیە هاتوو چۆ بکات و گۆرەوی بەکاربێنە بەڵێ ئەمە دوو باشترین شتەکە کەسێ بیکە. باشە دکتۆرە بۆ گەنجێک کە بڵین لە ناو بنەماڵەکەیانە هەبێت گرنگە کە لە گەنجیەوە ئاگاداری خۆی بێتەوە بڵێ ما لە زۆر زۆوتم کە دەوالی عیلاقی بە عومرەوە نییە عمر و ڕەگەز یعنی نێرومێ بێت یان تەمەنی چەند بێ عیلاقی پێوە نییە ئەسڵەن نەخۆشیە 9 ساڵە نەخۆشمێ 9 ساڵ ابتیدایی نەخۆشم هەبووە ڕێژێکی زۆر نەخۆشمان هەیە لە مراهقێتیا کە لیان دەرکەوتەوە توش بوون بەرەو داوالی علاقی بە عومرەوە نییە و ئەتوانم بڵێم لە گەنجە ئاڕازی قاچێشە و قاچ قورسبوون و سڕبوونەکەی زۆر زیاتر وەک لەوانی تەمەنیان لەسەر و 55 ساڵی وەکو ئەو خبرەی کە من لە نەخۆشەکانی خۆم ئایبینم بەڕاستی ملاحەزەم کردووە گەنجەکان و مراهقەکان ئەگەر خەمی شکلی قاچیشیان بێت جگەلەوە ئازار و ناڕەحەتیان زۆرە و بۆی دڵنیاش بینەوە لای کەسێکی شارەزا نەک لای هەموو کەسێ لای کەسێکی شارەزا کە بتوانێت سۆنەرێکی داوالی مەزبوط بکات توانێت سۆنەرێکی داوالی بکە یان سەردانی دکتۆرێک عالە لە خەلفکرێک وەرگێ لە مۆزوعەکە. دکتۆرە چ پەیوەندیەک لە نێوان دەوالی و نەخۆشەکانی دڵا هەیە پەیوەندیکی ڕاستە خۆیان لە بینە هەیە؟ ئەتوان بڵێم نەخێر وەکو بڵێ شتێکێ لە دڵا عیلاقەیە بێ بە دەوالیەوە نەوەڵا بەڵام دەوالی دەرەجە سێ نەخێر ئەوش ئاینەش بە پێچاو نەشۆنیە بەڵام دەوالی دەرەجە سێمانێکە بۆ ڕێخوێنەکان زۆر هەڵاوسابێتن دەرەجە 2 دەرەجە سێ لەم حاڵەتانەیە هەر کاتێ خوێن بە خاوی ڕۆشت هەر کاتێک شتێک وای کرد کە سووری خوێن خاو بێت لە شوێنێکی جستا خوێن کۆ بێتەوە کە خوێن کە وەستا ئەمەیەت ئەم خوێنەمەیوە پێوترە جەڵتە ئیتر لە بۆری هەرچنەوە ئەبۆری خوێنەکە بێ لەر شوێنێکا بێ ئەم خوێنمەینە ئەگەری هەیە تووشی جەڵتەی سیوکە باش سی بۆ سیەکان بڕوات نەک بۆ دڵ بەڵێ چکە بۆ خوێنهێنەر هەمووی ئەگەڕێتەوە بۆ لای ڕاستی دڵوەڕە بۆ سیەکان ناچێتە لای چەپەوە ناچێتەوە بەشێکات تووشی جەڵتەی دڵەکان تووشی جەڵتەی مێشکەکان تووشی جەڵتەی خوێنبەرەکانەکە سیستمی جیازە بە کاملی بەس لە ئاخیرا خوێنمەینێک شتێکە دروست ببێ لە خوێنهێنەرەکانە تووشی جەڵتەی سیتەکە زۆر ڕاستە دکتۆرەوە گەزین هەر نەخۆشیەکە تاوەکو بمێنێتەوە هەتاوەکو بەدەمیەوە نەڕووی ماکی زیاتری لێبێتەوە ئەی ماکەکانی داوالی چییە؟ تاوان دەرەجەتی هەیە چەند نوع تەصنیفێکمان هەیە بۆ دەوالی ئاسانترینیان هەیە هەنێ دەرەجەی داماناوە بە پێوە ئاڕازەی لە قاچی نەخۆشەکە دەرەکەوێت لە 0 تا 6 قاچاوسانە قاچ قورسبوونە گۆڕینی ڕەنی پێستی قاچە ئەگزیمای دەوالی هەر کاتێ بەشی خواری قاچ نایە خوران و سووربوونەوە ئەگزیما لابد دەمینها ئەبێ دکتۆر ئەوە لە مێشکدانێ کە دەوالی هەیە هەتا لە 9.9 نەخۆشەکان دەوالیان هەیە بە دەوالی تووشی ئەگزیمای بەشی خوارەوە ناوەی قاچە بن برین دروستبوونە خوێنمەینە نەزیف ئەمانە هەمووی مزافاتی دەوالین ئەگەر کەسەکە بە تەمەنیەوە نەڕە بەدەمیەوە نەڕە. باش دکتۆر بابینە سەر چارەسەری دەوالی چارەسەری چییە و ئایا چارەسەری یەکلاکەرەوە؟ بەڵێ چۆن باسمان کرد دەوالی دوو بەشە نەخۆشیە و جوانکاریە ئێمە یەکەم جار نەخۆشیەکە حەلەکەی باشە لە ڕێگەی نەشتەرگەری لێزەرەوە لە عالەما زۆر باوە و الحەمدوللا لە سلێمانی و لە کوردستان و عێراقا لە چەند ساڵێکە هەیە و باشترین جیازەکان لە عالەما ئێستا هەیە لە موجتەماکانی خۆمانە بە نەشتەرگەریەک بەپێی شوێنەکان فەرقەکە چۆن ئەیکەن بەس ئامەتەن لە عالەما لە سەنتەرە پێشکەوتوەکانە چۆن ئەکرێ بە بەنجی مۆزۆیی ئەکرێ بێتە قەڵوبرینە ئیشی کەمتر لە 2 ساعتە نەخۆش کە هەڵەسێ بە سەیەها نەخۆشمان ناوا کردو نەخۆش کە هەڵەسێتە سەر پێ گۆرەوێکی دەوالی لە پێەکەین و ئەڕاتەوە ماڵەوە حتا زۆربیانە ڕوون و سەر ئیشی خۆیان و نسبەی نەجاحەتی لەسانەوە نوێ ئەگەر بە مەزبوطی بکرێ جیازەکەی کە بەکارێنێ مەزبوط بێ ئەو کەسی ئیکات مەزبوط بێ شتەکان هەمووی مەزبوط ملائم بن نسبەی نەجاحەتی سەر و لەسانەوە نوێیە چی ئەمێنێتەوە دوای ئەوە فەقری بۆ ڕێخوێنە عنکەبوتیەکان کە خانمان زۆر خەمیانە دایم
ئەویش دەرزیەکەیە دەرزی دەوالی پێوتیان دەرزی ئوبەرتە ساڵوبیە دەرزیە ئەیکەیتە ناوی خوێنهێنەرە ئەنکەبوتیەکانەوە و نامێنێ بەند و فەقەرەیە ئاکرێ بەڵام ئەگە بیت مەسەن ئەوەی کە زۆر داوا ئاکرێ سەم هەموو قسەی ئەەکەین ئەم هەموو شتە شەرحەکەین زۆربەی کات نەخۆشێکی شەبینین لە مقابلەکە عینەشن هەموو ئەم شتانە باسەکەین هەرڵ من تۆ هەر دەرزێکم بۆ بکە ئیتر چەند شەرحێکی کاک ئەمە هیچ نییە ئەمە بەرواڵە دیارە هیچ نییە ئایتر خانمان زۆر حەزیان لێ دەرزێکە بکەن بەڵام چێ دەرزێکە ئەگە هەبە تەنیا ئەوەش بکەیت دووبارە بێتەوە یم بۆی ئەم قساکەم حەزەکەم خەڵگانی دایم لە هەموو شوێنە گێڵم بۆی ینی بەشم ڕێی خەڵک بگۆڕین ینی هاتەوەیەکە بەرزکەینەوە لەسەری ئەو دەرزێ بە تەنیا ئەکرێ لە مەراکزی تەجمیل و هینەکانە بەڕاستی هیچ ئەساسێکی عیلمی نییە و ناشبێ بکرێم وەکو خۆ قەت نایکەم بە تەنیا دکتۆرە میکانیزمی نەشتەرگەریەکە چۆنە؟ وەکو قەستەرە وایە بەبێ هەڵدڕین بەبێ بڕین بەبێ دروستبوونی برین و تەقەڵ لە ڕێکانۆ لاو ئەڕێن ناو بۆرە خوێنەکە و واری تایبەتەیە ئەینێرین هەرچ فەرع ئەکشل بوو بێتەوە بێدا بخرێ لە فەرع ڕئیسیەکان لە فەرع لاوەکیەکان بە بەنجی مۆزوعی ئەکرێ بە پێی خبری ئەو شوێنی کە تیا ئەکرێ لە عالەما لە هەرە پێشکەوتوترین شوێنەکانە بەنجی مۆزوعیە الحەمدولە لە سلێمانیە مەشەر بە بەنجی مۆزوعیەکەین مۆزوعی ینی چینە لە پشتەوە بەنجەکرێ نەخۆشەکە نە ئەی خەوێنیت و داخڵمێنەیەک لە بەیانیەوە داخڵ بێت و شەو بڕواتەوە و 6 ساعت لەسەر پشت بکە ئەم شتانەی هیچیانە دای مەڵم کردنی دەرزێکی بۆ تۆکس زۆر لەو ئیشی دەوالێ ئیزعاجرە بۆ نەخۆشەکە بە زۆر ڕەنە کاتەکەی تۆ زیاتر بێ لە بۆ تۆکس هەر ئەوەنێ دکتۆر ئەگەر باسێک لەوەکەین زۆر جار ئەومان بیستووە کە کەسێک دەوالی هەیە پێوترا چارەسەرە بۆ ناکەین بۆچی چونکە ئەگەر مولو لە خوێنی ڕووکەشی و قوڵەکەی هەبێ ئەڵێن قوڵەکەشی توش بووە ئەگەر هەردووشی بەیەکەوە توژوو بێ ئەڵەن چارەسەری بۆ ناکەن ئەمە ڕاستە خوێنهێنەرەکان دوو جۆرمان هەیە خوێنهێنەری قوڵ و سەتحیمانێکە ئەڵێن سەتحی هەر لە ژێر پێستە معنای ئەوە نیە بە چاو دیار بێ هەر لە ژێر پێستە ئەم قوڵانش سەمامیان تیا شل ئەبنەوە ئەگەر شل بوو بێتنەوە قوڵەکان قەت ناتوانانی دەستکاریکی بەڵام چیەکەیت ئەڕووی سەدحەکەی بۆ حەلەکەی کە سەدحەکە و حەلکرد ماکی قوڵەکە زۆر کەمە بێت و زۆری سفایەکانە مەترسی دووبارە بوونەوە نانە دروستی ناکات چکەوەکو وایە بڵێن سۆندەیەک شل بوو بێتەوە و ئاوەکەی بێتە خوارەوە ئەم ئاوەکەیەتە خوارەوەیەتە بۆ ڕێخوێنە سەدحەکە و تۆ کە سەدحەکە لابی مەجبور ماسوولکەکانی قاچ بە تاویزی بۆ بکەنەوە ئەم خوێنە بنێنەوە بۆ سەرەوە هیچ شوێنێک نامێنێت هی بڕوە دکتۆر ئەی بۆ کەسێک کە نەشتەرگەری بۆ کراوە یاخود چارەسەر کراوێت ئەکرێت جاری کە هەمان حاڵەتی بەسەرابێتەوە بەڵێ ئەمە چەند حساباتێکی خۆی هەیە وەکو هەموو حاڵەتێکی توبی ئەمە هەر شتێک نییە یەکسەر بڵێ من دەوالی ئەوەی بۆ کرێ خەڵک وا ئەزانێ وایە بەس لە حەقیقەت تاوانیە مەسەلەن چەند شتێکێ سیناریۆکە بێ لە مێشکاداینی بە پێی دەرەجەی دەوالیەکە ئەنی حاڵەتی زگماکیە پێوتێ KTS کلیپێل تریناونی سندرەم الحەمدولیلا یعنی توان بڵێم لە هەموو عێراقا لە سلێمانیە دەست پێشخەریمان کردم حاڵەتانە نزیکی 20 نەخۆشێکمان هەل کردووە هەر لە مناڵەوە تا تەمەنی گەورە ئەم KTSانە پێشتر ئەم نەخۆشیە زگماکیە لە عێراقا ئیشی بۆ ناکرا چکە بەس بە نەشتەرگەری لەیزەرەکرا ورگیەکی زۆری و شتێکی هەنێ تەکنیکی تایبەتی خۆی هەیە الحەمدولیلا ئێستەیەکین بۆ نەخۆشەکان زۆری سفایی لێەکەن مەسەلەن ئەمانەیەکێکن لەوانی دایم معڕەزن فەرعیکەیان بۆ دروست بێ ڕاستە بەڵام چونکە نەشتەرگەرێکە بە بەنجی ئامنیە بێ برینە هەڵدڕینی تیانە قەیچێکە دەجاریش بۆ نەخۆشەکەی پێگەر مدەت هەموو حیاتی پێویستی پێبێ مشکلە نیە ئەمە حاڵەتێکی زگماکی دەگمەن و زۆر قورسە هەلکردنی ئەو نەخۆشانی لە ئافرەتانە و حتا لە پیاویشە حاڵەتێکمانەیە پێوتێت دەوالی ناوحەوز و ناوسک ئەم دەوالی ناوحەوزە واکاکە ئافرەتان بە تایبەت لە کاتی حەملە تووشی مایەسیری بن لە مەنتیقی ئافرەتانەیە تووشی دەوالی بن یان لە پیاوە عینەشن مایەسیری دروستکات چکە مایەسیریش ساڵی مایەسیری لە نامن قەبزیم نییە مایەسیری و قەبزی بەداخەوە وا ڕەبت بووە بەیەکەوە خەڵک حتا هەستەکەم لە ناو چینی تووبیەکەشە ئەویان لە بیرچۆتەوە مایەسیری دەوالیە بەس لە شوێنێکی ترا ڕوایە لە قاچاڕوونە بۆری خوێنە کشاوە عینەن مەفهومی دەوالیە بۆرێ خوێنە کشاوەکان سەمامەکانیان شل بۆتەوە و زۆربەی کات لە ناو حەوزەوە ئەم بۆرێ خوێنانێنە دەرەوە ڕاستەیەکی قەبز بێ کە زەختەکە بۆرێ خوێنەکەیەتە دەرەوە ئەگینا خۆی بە بۆنی قەبزێک و تووشی مایەسیری نابێت بڵێ دکتۆرە کاتمان زۆر کەمەوە بەڵام ئەمە کۆتا پرسیار ئاراسی ئەوە کەم کە کەسێک نەشتەرگەری بۆ ئەنجام درراوە لە دوای نەشتەرگەرێکە هیچ خۆپارێزیەک و هیچ شتێک هەیە بوون لە ڕووی خواردنەوە لە ڕووی خواردنەوە نەخێر خواردن تاسیری نییە مەگەر ئەوەی بڵێ بووی ژیانی سەحی بێ خواردنی سەحی بخواگینە بڵم تاسیرێکی ڕاستە و خۆبوون هەبێت نییە سە دوای نەشتەرگەری دایم تەوسیاکەم خۆی وەکو پرۆتۆکۆڵی
شوێنێک بۆ شوێنێک فەرقەکە پرۆتۆکۆلی ئێمە فترەیەکی محدد هەیە پیانەڵی ئەو فترەی بێ گۆری داوالی لە پێکی بە پێ بڕووی ئاکتیڤ بی لە جێگانەکەوی ئەو زۆر بخۆیتەوە ئەمە پرۆتۆکۆڵەکەمان دەست خۆش بێت دکتۆرە زۆر خۆشحاڵ بووین زۆر خۆشحاڵ بووین ئەمڕۆ لەگەڵمان نبووی پرۆگرامەکە و پرزانیاری کرد دکتۆرە دێژین فایق سۆڵەوەی پسپۆری نەشتەرگەری سنگ و دڵ و بۆرەکانی زۆر خۆشحاڵ بووین دکتۆرە زۆر بەخێر ئەزیزان و خۆشەویستان ئێمە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان بڕگە بابەتەکانی ئەمڕۆمان هەر ئەوە نەبوو هیوادارین هەموو لایەکتان دڵخۆش و تەندروست باش بن دوور بن لە هەر حاڵەتێکی نەخۆشی لە ژیانتانە هەتا پرۆگرامێکی تر و بابەتێکی تر هەر شاد و بەختەوەر بن خواتان لەگەڵ بێت دووبارە سپاس بۆ دکتۆرەکە ئەمڕۆ لەگەڵمانە بووی سپاس بۆ ئەوش کە تا کۆتایی لەگەڵمانمانە و هیوادارین سووتان وەرگرت بێ تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ